سلااو هاوڕێیانی خۆشەویستم خۆشحاڵم دووبارە گەڕام وڵاتان لە پارتە چوونێ بۆ تەواوکردنی کارێرمۆت بە لیڤەرپول بەرەو نازناوەکە خۆشیەکەی لە چدایە هاوڕێیان ئێستا لە پلەی دووەمین ماستی بێخەڵ لە پێشمانە ئەو یاریش بەرامبەر مانستیە لەناو یاریگای مانستی یاریەکی ئاگرین چاوەڕوانمانێ ینی هیچ حەل نییە نابێ بدۆڕێن بەلانی کەم بەرامبەریش بین بەڵام بردنەوە یعنی بەدەستێنانی خولەکە دەست پێ دەکەن بەڵام پێشەوەی دەست پێکەین هاوڕێیان ئەگەر تازم بۆ کەناڵەکە لایکی یددیوکە و سبسکرایبی کەناڵەکە لە بیر مەکەن باشە یاڵا بە یەکە سەر بچینە ناو یاری هاوڕیانی خۆشەویستم کامل تەشکیلە یاری دەکەین کۆناتێتۆ وێرتس یاڵا بۆ ناو یاری ئاگرینەکە بە پەرۆشم بۆ ئەم یاریە لیڤەرپول ئەمساڵ دەرەجەیەکە ئەو چێە هەندەرانیشتە ناتونە ناو یاریگە دیمەنی پێش ئەوەتە هەندەران هاتن یاریگا چۆن دەبێت چۆل بێ ناو یاریگای ئیتیحاد ستی لە بارودۆخێکی خراپ بەڵام ئێرە FC 25 و ستی پلەیەکەمە یاڵا بە جۆرە یاریەکانی تر دەبێت ئەو یاریە شتێکی باش بکەین نابێ بەیت جۆرێک بدۆڕین یاڵا ستی بزان یاری زانەکانی ستی ئەگە پیشان دەبزانین چی گواستۆتەوە چی هەیە چی نییە ئەگە غەڵەندەم یارزانێکی خۆم داوەتێ هەندەرانی لیڤەرپول سووریا پۆشیوە ئەوەش یارزانەکانی نەباچینە ناو یاری یاڵا بسمیلا سەرەتای هەموو کارێکی خێرا ئەو یاریە بردنەوەمان دەوێ هاوڕێیان ئۆ دیسان ستی ئیسعادەکە یاڵا ئەی هەوار نەیگرت هاوڕێیان کێشەمان نییە یاڵە داری نۆنێست ئەی هەوار تۆپەکە نەچوو بەداخۆ ئەوە چ بوو بەڕاستی نابێ مەجاالیم ئەی دەستخۆش فەقیرەی لێ تێکچوو چووکە یاریزانەکەم کۆناتێ گەڕاوە و هات و ڕۆیشت ئەوی هەوارە و جارێک کۆناتێ خەتا بوو گۆل یەکەم ئەی هەوار لە داوید ڕایە بەس ئەو یاریزانی تۆپۆم لودا ئەو یاریزانەی ستی بەرناردۆ سیلڤە بۆگە غەڵەندەم یاڵە نۆنێز ئەی هەوار ئەس دەکەم ئەم یاری دیفاع و گۆلچەکانە با بزانین چی دەبێت یاڵە هەدیە یاڵە ئەی هەوار ڕۆدری یاریزانەکەی ماستی گۆلی لە خۆیان کرد ئەی دەستخۆش ڕۆدری کاپتنی تیپەکەمان گۆلەکی لە نەکاو لە خافلی یاریزانەکانی مانسیتی ئەی هەوار لەو گۆڵە بردنەوەی ئەو یاریە زۆر گرینگە بۆ ئێمە هاوڕێیان ئەو یاریە ببینەوە یعنی بردنەوەی نازناوەکە بەڕاستی بەس هەست دەکەم ستی وەکو یاریەکەم نییە هەست دەکەم ئەوجە نازانم بەس هەستە یان هێشتا تووڕە نەبوونە یاڵە دەست خۆش ئەی هەوار جەمال کاتیەوە نییە هەدێ بدێن جەمالین ئەی هەوار لە جەمال دەستخۆش ئەی دابیست چەند نازدارە یاریزانێکی یەکجار نازدار هاوڕێیان یاڵە گۆلی ئەی هەوار گۆلی دۆم وەڵڵا باوەڕ ناکەم یارەکەی ستی وە ئاسان بێ لە لای ئێمە ئەی دەستخۆش نۆنێز
دوو گۆڵی بێ بەرامبەر یاریگا بێدەنگە یاریگامە بێدەنگ کردو هاوڕێیان بەزە و دیفاع دیاسەوە چۆ چێندر ئەی هەوار تۆپە دەرنایە وەڵا پێشبینی نەکراوە چاوەڕانی ئەوم نەدەکرد ستی خێرایە زۆر خێرایە ئەی هەوار ئەی هەوار شانسەی ئەی هەوار دووجا لە سەیەک شانسمانە باوڕێ کێشە نییە بەس شانسیز بی بەس ئەو یاریە ببینەوە باش بێگومان دەمانێت ئاسیشمان باش بێ چکە برنەوە بە ئاست و ئەنجام یەکجار خۆشحاڵمان دەکات من ڕقم لەو تیپانێ بەرگری دەکەن و یەک بەیز دەبنەوە حەزم لەوە نییە دەستخۆش هالان زۆر خراپەوە یاریە ئێمەش ئەومان دێ والله ئافرین وێرتس وێرتس ئەوە چی لێ دۆ یارزانە والله وێرتز ئەو یارزانەی یاڵە جەمال گۆی هەوار و گۆتم گۆلی سێم والله ئافرین گۆرچی تۆپەشی زەحمەت بۆ هاوڕێن سلاح سلاح ئەی هەوار داوید سیلڤا لێ نەگەڕا پاش تۆپەکەی وەناگری وەرماگر بە فاول بوو ئەو بەس وەڵا ستی زۆر خراپە هاوڕێن ستی زۆر زۆر خراپە هەندێک شتی دەکەن لە ستی ناوەشێتەوە يلا سلاح يلا سلاح بدبینم سلاح ئەی هەوار شوتەکە خوا ئەوە بە یاریزانەکەی ستی کەوت وام زانی شوتەکە خوار باوڕێن ئەی هەوار ئەوە چم کردەوە وەڵای مەبەستمەوە یاریزانە نەبوو تۆپە لۆ چۆێندر ئەی دەستخۆش وەڵی ئاوڕێن ئەو یاریەت تایبەتی ئەی هەوار گۆلی سێم گۆلی سێم وەڵا سیتی سەیری یاریزانەکەم بکەن چاوەڕان نەکراوە لە چل دەقەی یەکەم سێ گۆل لە مانستی وەڵا ئافرین بۆ خۆمان ئەی هەوار وەڵا دەرنایە جۆنس لە بەخاتری ئەو شوتانە یاری پێ دەکەم هاوڕێیان ناو تۆپە چۆن دەردی ئەی هەوار لەو گۆڵە جوانە تۆ بەدڵی ئێمە دەسوڕێ وەڵا یاری بەدڵی ئێمەیە زۆر سەیرە هاوڕێیان هەستی زۆر زۆر هەڵە دەکەن وەڵام مەجالە وڵا ئێمەش هەڵە دەکەین بەڵام دەرفەتی باشمان لۆ ڕێکەوتەوە گۆلیشمان کردووە ئەوە زۆر گرینگە یاوار وەڵا ستی زۆر خراپە ئەوە ستی نییە هاوڕێیان ها کراوە وەڵا سێتی بێ سێتی نەبێ گرنگ ئەوەیە ئێمە یاریەکە ببینەوە بە جیاوازی دوو خاڵ بچینە یەکەم لە یەکەمەوە ئەمە مردینەوە دێ بە جیاوازی بە شێوەیەکی هەوار لە سلاح بە شێوەیەکی کاتی بچینە پلە یەکەم ئەو جارە بە یەکجار ئەی وەڵا ئەوە ستی نییە هاوڕێیان ستیم قەت نەبینەوەندە هەڵێ بکە یاڵە ئەیها یا ئەی هەوار تۆم ناڕوە ئەو گرتیتی هاوڕێیان جێم یەکەم سێ گۆلی بێ بەرامبەر ئەنجامەشی باوەڕ پێ نەکراوە بەڕاستی
بەڵام یاریەکی باشمان کردووە هەڵەمان زۆر زۆر کەمە ستی هەڵەی یەکجار زۆر هاوڕێیان ئەو یەک لە هەڵەکانی خۆمان یاڵە وێرتس شوتی جوانە وێرتس ئەهۆ نەجاتی بیخاتە گۆلەوە لە یاریزانەکە دەدا وەڵڵای ئەو ماستی نییە ئەو هەموو غەڵەتە چییە ئەی هەوار غەڵەتمان کردا ڕێ سیتی سێ گۆل وەڵڵایی هاتە ئێستا باوەڕ ناکەمەوە ڕێیان ستیاخر سێ گۆلی چۆن دەخواستی ئەی هەوار ئەی دەستخۆش ئەراخۆ ئەوە چی کرد هەر بژی ئەراخۆ زۆر لە دواوە بوو هات و تۆپەکەی دوورخستەوە کە لەنە ئەی هەوار ئەی دەستخۆش یاڵڵا وێرتس ئەی دەستخۆش وێرتس دەستخۆش ئەی هەوار گۆلی ئەی هەوار لە نۆنێز گۆل کە کاکە بیان کوژە ئێمەیان کوژ لە جەولی یەکەمەوە بە دوای ماستیوەی ئاهی هەوار خەزم ببوو لە دەستم Well, it's a brilliant attacking display, so much quality in the final third, and the finishes have been really clinical. The back line just doesn't have the answers. They need to organise themselves quickly, or this could be a heavy defeat for them. It all seems so easy for them right now. ئەی هەوار And that one's been blocked. Played through nicely. گۆلی ئەی هەوار گۆلی چوارە ماوڕێیان بە هەمان شێوێ گۆل یەکەم جەمال موسیالە بینیەک بۆ ڕادریگۆ گۆلی دووەمی خۆی و چوارەمی یاریەکە گۆل یەکەمیشی تقریبان هەمان ستایل بوو ئەی هەوار لەو پاساتە جوانە وەڵا ماستی وەزعی شڕ هاوڕێیان چوار گۆل ئەخ وەڵڵای چوار گۆل بە دەو خۆشە بەرامبەر ماستی هاتەشە زۆر سەریعان بە زۆڵای ئەو یاریە دەرێ هاکراون ئەی هەوارە اون پاساتە غەڵەتە دەستان خۆش ئەی هەوار ئەوە یاریە نا لە خۆبایمە بن کاکە بەس هاوڕێیان هەندێک تەبدیلاتی شکۆم مادەم چوار گۆلی بێ بەرامبەر ئەو شتەی زۆر دەکەن نازانم مەسەلە چیە تۆپەکەی دەخەنە پێش خۆیان و ڕاوەدەستن ئادەمش ئەو چەند ئەی هەوار ئەو چەند جارم بەو شێوازە تۆپیان لێوەگرم یاریزانەکەم دەبم بە پێش و پاشان دەیگەڕێنەوە هادیە دەدەن یاڵە کاتی تەبدیلاتە یاڵە لامین یاری پێ دەکەین نۆنێزیش کیۆگۆریس ئۆلمۆ یاڵە Across the line, it'll be a throw-in. Coming off the pitch, number 5, John Stones. Coming onto the pitch, number 6, Nathan Ake. ئەها دووبارە هاوڕێیان دووبارە بە هەمان Well, nobody seems to want to keep the ball for long here. Could be a chance to break. ئەی هەوار کیۆگۆریس That ultimately has come to nothing. Good work to beat the challenge. ئەی هەوار We tried to power فاول نا دەست خۆش absolutely flown. ئێستا تەنیا چاوەڕێ دەکەن یاریەکە تەوا بێاوڕێت نا ئەو غەڵەتە چیەوە لە خۆبایی بوونە یاریزانەکان لە خۆبایی بوونە ئەی ئافرین داوید ڕایە وڵای چەند دەقەکە تەنیا ئەو یاری دەکە Mohamed Salah. Keep going, says the referee. نا دەی کیۆگۆریس ئەی هەوار لە کیۆگۆریس And it's back with Ederson. On to Haaland.
The counter looks on here. Options available. أي هوار إيه دەست خۆش ئاراخۆ Gyökeres. That's not a bad looking ball. ئۆ ویستم بە کەلە لێدەم Happen for them. And he will go فاول بۆ ئێمە ئەوە چیە؟ Yeah, good ێ وەڵی reference. معقول نییە کارتیشی دایە فاولیش بۆ ئێمە نەبوو Decision. ئەوە چیەوە؟ Bernardo Silva. ئۆ هالاند و داڤیس Haaland. ئەی دەستخۆش داڤیس It's in there. ناخ ماستی خۆی خراپ بوو 4 گۆلیش خواردووە تەبیعەتی ئەتاری ژوایە گۆلی خۆی تۆزە کتیپەکە دادەبەزێ Beautifully ئۆفساید weighted بوو ball. بۆ وێنی دایرە Wirtz. یاڵا ئەی وێرتس But it's only resulted in a fairly routine save. وەڵڵا مەجالیە ئالان دیار نادەن هاوڕێیان یەک دوو ئینتلاقی کردیە بەڵام Valverde. نیانێشتۆ بەدلی خۆی بە ئیسراحەت دیاری بکە Bernardo Silva. Real opportunity. ئەی دەستخۆش ئەراخۆ Position he found himself in. چییە پەنارتی وەڵڵا جمهور پەنارتیان دەوێ هاوڕێیان Fantastic opportunity squandered. Well, it's a big decision not given, and you can hear the fans are fuming. Could take things forward a notch here. ئەی هەوار کیۆگۆرس ئەوە دەوێت چ بکاتن Threatening, but the keeper will be وەڵڵا happy to موساوت play back. کیۆگۆرس بەس داینانی شێنم تازە ڕقم لە ئیسابە یاریزانەکانمە Foden. ئەگە بە بیرتان بێت تا ئەوە گەڕاوە Weighted beautifully. Nailed موسابنی one on ئەی one. هەوار ئەو تۆپەلۆکەتە دەرێ Target. Oh, I think he could have placed ئێ that وەڵڵا down. معقول نییە خۆی گۆل Just couldn't find the finish. ئەی هەوار لەو ئەی هەوار وەڵا کیۆگۆرس ئەنجامێکی مێژووی بەرامبەستی دەبوو ئێستاش ئەنجامەکە گەورەیە بەڵام زۆر خۆشتر دەبوو Ruben Diaz. دڵنیا بن ئەو ئەنجامە کاریگەی لەسەر یاریەکانی تری مانستیش دەبێت سێریشکە ناوڕێن They're not getting close enough here. ئۆ De Bruyne. ئەی دەستخۆش ئەراخۆ ئەی هەوار Referee brings the game to a close. چوار گۆلی بێ بەرامبەر ئێ وەڵڵاهی باڕ پێ نەکراوە بەڕسمی هاتینە پلەیەکەم هاوڕێیان بەڕسمی بۆ پلەیەکەم یاڵڵە بابچین سێرکەی هەستێکی یەکجار خۆش هاوڕێیان یەکەم خۆلی ئینگلیزی یەکەمی خولی ئینگلیزی ئەوی یاریش قورسە بەرامبەر نیوکاسل بە ئەو دوو ڕۆژە ڕەت بدەین سەیری جەدۆلەکەش دەکەین یاریەکەم زۆر زەحمەتیمان بینی بەرامبەر نیوکاسل ئێستا یەکەمین هاوڕێیان بە جیاوازی دوو گۆل بەرامبەر ماستی ئەو یاریش لە ناو تۆتنامە زۆر زەحمەتە بباتەوە ئۆی ئەو یاریش بدۆڕابەیە ئیدی تەواو لاوەی نزیک دەبینەوە لا خولی ئینگلیزی لا بەدەستێنانی پلەی یەکەم چکە 26 جەولە ڕۆیشتووە هاوڕێیان واڵڵا ئافرین بۆ خۆمان یاڵە بۆ یاریداتوو بەرامبەر نیوکاسل هەز دەکەم ئاراخۆ دانیشێنین کوبارسی یاری پێدەکەنەوە یاریە کالافیوری یاڵڵا ئەو یاریە کیۆگەرس با بە شێوەیەکی سەرێکی یاری بکاتن ئۆلمۆ یاڵڵا ئەی هەوار لە دەستم ڕۆی تەشکیل لە گەڕاوە ئارێوە لە گەڕاوە کوبارسی نۆنێس کیۆگەرس یاڵڵا هاوڕێیان بۆ ناو یاری ئەو دانی ئۆلمۆم لەبیر کرد کێشە نییە Two teams heading for what should یاریەکی قورستری تر ئۆ چوار گۆلی کردە لە کۆتا سێ یاری on EA TV. خاوەن باڵندۆری ئەمساڵ ڕۆدریگۆ A very warm welcome to all joining us at باڵندۆرەکە Anfield. لێی My name's نەکەوت Guy Mowbray, مسابێکی delighted to be درێژخایانی joined by هەیە Steve Smith for commentary. ئەم وەرزە بۆ ئەو It's a game for کۆتایی the هات Premier League on the way. زۆر Liverpool
ناخۆشە یاریزان ئەو پێکانە دوو درێژانە بگری هەم بۆ خۆی ناخۆش بۆ هەمیانەکەش کەوتە باردۆخەکی خراپەوە نیوکاسل ئەمساڵ وەکو پێویست نییە یاڵە باچین بڵە بۆ ناو یاری یاڵە شێرەکانم بتان بینم ئەو یاریش وەکو یاریەکەی مانستی Yeah, it looks like a 4-3-3 and they are really good out wide. The relationships with both wingers are ناگاتێ جوان بوو هەوڵەکە جوان بوو بەڵام دوور بوو both have got good delivery, so it's just about getting on the end of things. ئەی هەوار نەگەیشتێ جۆنز This is today's Newcastle United lineup. والله خەتعی کردم هاوڕێن The same. They'll have to make sure that when they're playing the ball, دەست خۆش they're کوبارسی balanced with quality, because they'll get pressed high and aggressive, I'm sure. But if they win those 1v1 battles all over the pitch, they'll be fine. یاڵە Musiala. This is a lovely spell on the ball. ئەی دەست خۆش سلاح Has the space to whip it in here. ئەی هەوار لە پۆپ Properly away. هاوڕێیان گۆچەکەیان زۆر باشە Broken down and it had looked promising. پۆپ Willock. ئەی هەوار تۆپەکەی وەرنەگرت Anthony Gordon. ئەو گۆردۆنە سەریعە کەلچی ئەوەی نییە ئاگامان لێ نەبینی وەڵام لە گۆڵکردن ئیسحاق مشکلێ Well read to gain possession. یاڵە لەو پاساتە جوانتر Really nicely played. What can they do with this? ئەی هەوار ئەوە چ بوو Salah. بۆ پاساتێکی جوانیش وەڵای شو دەکەم لە بەخاتیەوەی ئەی هەوار لەو شتە جوانە Expect him to probably stop that. وڵای هاوڕێم پاساتەکە شود بوو بۆ پاساتێکی جوان Against playing it in. ئۆ بەداخۆ Keeper there has had his life made easy by that. ئەو لۆ پاساتەکەی نەدەک یاگار یاریزانی نیوکاسلی لێ نەبوو Well, he's a player that many have been talking about. Will we be talking about him for the right reasons today, though? Yeah, he pulls the strings, doesn't he? He'll dictate the tempo. A very unselfish خلاص لا That's ئەی key to the way they play. خەریک بوو قسەی کۆم بەڵام نێکم باشترە سلاح و یاریزانی جوان بڕی بەڵام That's not a bad looking ball. ئای هەوار Given it away here. And the keeper خۆم پێویستم بە برنەوەیە لە یاریی وا قورسیش ئەو هەدیە بدەم یاخر چۆن دەبێت خوام هاوڕێیان دیفاع خراپەکانم ئەو یارێ بۆ ئۆفساید something on. Oh, بەداخەوە a really tight ball. بەڕاستی ئەو یاری نۆنێزاڵم کرد He was going to be through on نەدەبایە یاری بە I'm sure he'll keep making those runs there. پیۆگۆریس بم Sent into the middle. ئەوستەکەەوە کۆرە دەدەعانیش کور ئەوەستەکەنەوەوانە وەڵە کاکە ئەی دەستخۆش Crucial defending. یاڵە جەمال وێرتس یاڵە Victor Gyökeres. ئەی هەوار مەجای کیۆ گۆرسیانەدا Nicely cut out. Wirtz. That's excellent. ئەی Into هەوار cover the دیفاعیان بەڕاستی مشکلەنە Joe Linton. Looks a good ball. دەستخۆش داڤیس Does its work. لە چ کاتێک بە فریام کەوت هاوڕێن And the possibility of getting their noses in front. Well, comfortably off target in the end. That'll be a goal kick. Yeah, I think you have to credit the defending there. Just enough pressure to put him off at that vital moment. نا From them. ئەی هەوار لەو غەڵەتەی What he's there to do. هەر زۆر بە ئاسانی تۆپ مندایە Something different from the corner. Oh, there could be something That's from the push. cross here. پاساتەکەی بدە کاکە پاساتی بدە Clear. ئەی هەوار چ بیتە چ ناخۆشێک لێرە هەر ئەو ما بگۆڵکە Forward a notch here. دەستخۆش ئۆفساید باشتر یاڵە هەوڕێیان
والله كاكا پێویستمان بەبردنەوەیە هەر کاتێکم پێویستم بەبردنەوەی بێ ئەو تیپێ منازم لۆ دەکەن Now, this has to be. ێتقاوە شوتەوە His way. لۆی لەو تۆپێ کرد نازانم Joelinton. وەڵا هەدیاندا It's been cut out. There's the turnover. Lovely ball. This could lead to something. وەڵای دەست This could be. ئێتخوا مەعقولە Jones. ئێتخوا پاسە دەداتە چی Good, but ultimately nothing doing. That Wallahi. wasn't far away, was it? They do well to create the chance. They just couldn't quite finish it off there. Musiala. They are sitting a bit deep here, you feel. Need to engage a little higher. And it's quickly stopped. Cleared away. Zaya. It'll be a corner. یاریەکەم لە خۆم قڕس کردو هاوڕێن دەنا بۆ جۆرە نییە باوەڕکەن Side against, putting it into the box. That's a nice cutback. Could turn out to be a really good ball. ئەی هەوار جەمال موسیالە زۆر دوورە Wide and away. یاریەکە دەبووە هەتا ئێستا گۆڵم کرد بە هاوڕێن بەڕاستی شایانی گۆڵە بوو بەڵام پەلە دەکەم Not so much given away as cleverly won. یەکەم نەبووین بە ئاسوودەتر یاریمان دەکرد ئێستا یەکەمین They're not ئەو giving پەلە پەلێمان لە چێ نازانم decent looking cross played in. ئەی هەوار لە ئیسحاق Really wonderful attempt. یاڵە با بڕۆ کاکە Fantastic effort. Difficult technique, but he's caught it well. ئاو کاتێک پەلە دەکەی بۆ گۆڵ لێت قورس دەبێ They've given it away here. ئەو یاریە ناشیرنە چیە دەیکەم یاڵە جەم Brings to a جێمی close the یەکەم first half here in Liverpool. خراپ بەمانەی کەلیمە بەڵام جێمی دوم چووکە تەبدیلاتی دەکەین دەگەڕێنەوە ئاستی خۆمان لامینی یاری پێ دەکەم بگورە ئەرێ وێردەسی لێرە یاری بکەم چییە نابێ یاڵە هاوڕێیان با بچین بۆ گیانی نیوکاسل Little to choose between the two sides as we start کاتی the ئەوەیە second لیان half. ببینەوە Delivered into the box. ئەی هەوار نەیگرت The ball back with Liverpool now. وەڵی دامە جەمالی ماشەڵڵا پاسات لۆ لۆی دەڕۆی نەکەی 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 Found Offside. nicely and in. دەستخۆش کالە فیۆری The defence has done its job to stop any trouble brewing. Well, we have more coverage from the Premier League coming up for you here on EA TV as Newcastle face West Ham. All the action live on that one. ئەی هەوار Well, that's how to deal with it. ئەوە دەیە Easily gathered. چۆن گۆڵ کاتن کاک داری نونێز ئەم پاسات نا دەقی زۆر تاقی دەکە گۆچەکەیان بەڕاستی گۆ دەقی تاقی دەکە Drifting into a useful ئێتخوا position ئەوە here. ستەکە وەڵی ناگیرێ کاکە بۆ نوعی ناکرێەوە ستەکەن ئەوانە نەکەی شو نەکەی ئەی هەوار لە گۆلچی دەست خۆش داوید ڕایە Anything else? وڵای هاوڕێیان زۆر زۆر خراپم ئەو یاریە بە بەراورد بیارەکەی پێش ئەوە بەرامبەر مانستی چوار گۆڵی بێ بەرامبەر لە ناو یاریگەی مانستی ئێستش ئەو یاریە Delivery into a nice زۆر area. ناشیرنەوە یاری Misses his marker, but just lacks that ڕازی نینە clinical finish. Nunez. Liverpool recovering possession well. Musiala having a try. ئەی یاوار لە موسیالا Out easily ئەوە gathered. ئیشود نەبوو بەزدەی This looks promising from Liverpool. But not the Ay, end yawar result top they libzir wanted bu. from an encouraging position. وەڵی ئیسحاق زۆر مشکلێ بەس باشە جەماعەت لێ ناگەڕێت Jamal Musiala.
ئەی هەوار لە نونێز Nicely won. Now there could be a بەس chance خەتای to خۆم counter. بۆڕێن ئەی هەوار ئەوە چم کرد ئەوە چم کرد نەکەی 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 ئەی هەوار Problems for them here. شانسمانە بۆ وەڵی هاوڕێن And that عادێکی hasn't زۆر come to anything. گەورەماندا I'm sure it's only going to be a matter of time before they take the lead. We're seeing some really good attacking play from them. Just need the finish now. Now focus turns sharply to protecting their own ئەی goal. هەوار گۆل Nunez. ئەی هەوار نۆنێز یەک گۆڵمان دەوێ نۆنێز معقول نییە هەتا ئێستا گۆلەکم They نەکردووە decide against playing it in. And that's how to clear it. And they That's need for some Salah. pressure on the ball than that. Now it needs a good ball in. Nunez. گۆل ئەی هەوار دالیۆ نۆنێز A goal for what? گۆڵەکی لە نەکاو بژی دا داچە داوید بەتەما بڵێم داوید بژی داریۆ نۆنێز هەر بەدێ دەست پێ دەکەتەوە کێشەمان نێگرین گۆیە گۆڵمان کرد The game needed a goal. That's هەر what بژی we got. داریۆ نۆنێز What sort of response will we see now? بەڵام ئافرین بۆ سڵاح تۆپەکەی وەگرت هۆست دەکەوە Off the defender. کاکم On the بۆیتە kick. مێسی زاوێش کۆرنەر کۆرنەر And they've gone with a short one. دێ دێوەرە گۆلێکمان لێ بکەین پاش ئەو هەموو محاوەرێک یەک گۆڵمان کردیا کاتیشم کورە تۆپەکەی فڕێ دەکاکە کورە لێری کورە Rodri. Good vision. ئەی هەوار لە دەستم ڕۆی هاوڕێیان It's over. نەنەوەڵە دیفاعەکە خەتا بووە جۆلینتۆن زۆر مشکلێ وەڵە جۆلینتۆن ئەو یاریزانی تۆپەکەی لایە بەڵام هاوڕێیان هەز دەکەم ئەوە زۆر زۆر باشە Ball in behind. کالە فیۆری وەڵاهی That's not properly away. نەکەی نەکەی ئەی هەوار داوید ڕایە داوید ڕایی شاز ئەری هاوڕێیان وەڵا خۆشم نازانم ستەکەم گۆلی نا 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 Turn the ball away. وەرە بڕۆن گۆلکەن کاکە بڕۆن وەڵا جێی سیخێنینەوانە There's a chance for them to go now. They need to get back here. And who can Yeah. use that sort of skill all day? And there it ends. ئەی هەوار Rodri. That's not a bad looking ball. It's away, but it's not finished yet. وەڵی خۆشم ئەو یاریە نازانم Hasn't ستەکەم come to هاوڕێ anything. Disappointing. هەر لە خۆم دێ ئەو یاریەتەوە بێ زۆر زۆر خراپم Barnes. نیوکاسل ڕاستە خراپ نییە بەڵام ئەو تیپەش نییە Get back now. ئەی هەوار That's one out of play. Throw in to come. They are sitting a bit گۆل جەمال field. گۆل جەمال ئەلله شوتەکە زۆر جوان بۆ هاوڕێیان یەک تۆز بەرز بوو تەنیا 5 دقەماوە خۆتان ڕاگرن کالە فیۆری The ball taken away from them. Lovely ball. ئەی هەوار لەو پاساتەی لامینیە ماڵ He's got an ئەی هەوار لەو پاساتە بژی داری نونێز تا یاری کۆتایی پێێنا ئەی هەوار لە خۆشیەوە یاریزانانە کاکە دۆڕاندن نەمە نابێ هەبێ شکە لە نازناوەکە نزیکین داری نونێ بەسەوە پاساتی ئەی هەوار لەو پاساتە جوانەی لامی نییە ماڵ وەڵا لێرە شەنسمانە بوو بەس گرنگەوەیە گۆڵمان یاڵە یەک دوو یاریزان دانیشێنم ئەوانەی ئاکادیمیە بین منەوێ کا یاریزانەکانی ئەکادیمیە وەڵا یەکە چیان لێرە نینە ئەی هەوار تا کێشەنی کوباسی شیرینی هەڵەیە بەڵام لێگەرە بۆ 2 دقەیە چ نابێ
Joe Linton. And unable to retain بەخشان possession. یاخی تازی چەمپیۆنە Rodri. ئەی هەوار نەڕۆی یاریەکە تەواو هەوڕێیان Could be a chance to counter. سێ خاڵی یەکجار گرنگی تر I'm afraid that's where it ends for them. ئەی ویستمبی خەمە ناو هەی دەست خۆش ڕۆدری بردنەوەیەکی تر بۆ خۆمان ئەوەی ئەگەر مانستی خاڵی لەدەستدا بێ خۆشیەکەمان دەبێتە دوو خۆشی هاوڕێیان با ببینین ماستی وەڵا ناو تۆتنام دوو گۆلی کردو وە بزانم ئەوش نادۆڕی بۆی پێستام و یاریەکانی خۆمان بینەوە هاوڕێیان دانیۆ ئۆلمۆ گلەیی هەیە باشە براکەم تۆ بۆ فرۆشتنی بەڵام پێویستە تۆزێک سەبر بگری هەتا شێوازی تەشکیلەمان دەگۆڕین ئەو کاتەی لە پێکاتە جێ دەتەوە لە جامی ئینگلیزی بەرامبەر ئەوە ڕسالی لۆ ناردیەوە خۆمو یاریێک ئەساسی یاڵڵا ئاوڕێیان یاریەکەی FA کاپ ڕەتدەدەین چونکە بەڕاستی پێویستمان زیاتر بە ئەو خولە نییە چونکە لە خولەکەی تریش چوینێتە یاری کۆتایی ئەرێکا کۆبارسی ئۆتان تااقەتی نیاوڕێن ناچارین مادەم کوێن سیاری پێ دەکەین سڵاح نە وێرتسیش نە جەمال موسیالە ئیسراحەت پێ دەکەین جەمال دانی ئۆلمۆ یاڵە بەو تەشکیلە یاری دەکەین و ڕەتی دەدەین بە یوان بیبینەوە چوار بەهیست وێرتس داروین وێرتس ئەی ئافرین وێرتس وەڵا وێرتس ئیش خۆی کرد بۆ هاوڕێیان لەگەڵ داروین یەک و دوو گۆلیان کردبوو خولیانم پاڵەوانەکانی ئەوروپاتۆ بەرامبەر شتوتگارد لە ناو شتوتگارد ئۆ یاریەکی بەهێزە شتوتگارد ئەم ساڵ خراپ نییە تیپێکە یاریەکانی بەچێژە شانی قۆناغی 16 هاوڕێیان کەوتینە بەرامبەر شتوتگارد بایرن لۆمباردیا ئەوە بزانام ڕیا سۆسیدا غەڵەت نەبووم ماستی و ئایندۆڤن بەنفیکا و ئەتلیکۆ مەدرید ئەوەکە بروسیا دۆتمۆن و ئەو فەریقە میلانۆ بروسیا دۆتمۆن و میلان ریال مەدرید و بۆلۆنیا جیرۆنە و لیڤەرکۆزن بەشۆنە و ئەستان ڤێلا یاریەکان خۆشە وەڵا قۆناغی 16 ریال مەدرید و بۆلۆنیا تاوە لەو ڕۆ یاریەکانی ئەبتاڵیش یەکجار خۆش دەبم بەڵام هاوڕیانی خۆشەویستم با ڤیددیۆکە لەمە درێژتە نەبێت و شاڵە لە پارتی داهات و دێم وڵاتان تا ئەو کاتە هیوام خۆشیتانە تا ئەو کات دێم وڵاتان لە پارتێکی تر خواتان لەگەڵ